سڵاو و ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئەڕۆیانی هاوکارم لە خزمەتیەوەی عەزیزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی پەنجشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆسانە لە کرماشان، بێسەر و شوێنبوونی دوو پەنابەری خەڵکی پاوە لە کەناڵی مانج، بردومانی ناوچەی ئەمێدی لەلایەن دەوڵەتی تورکیا، کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی لە شوور، سەپاندنی سزای ئەعدام بەسەر 2000 گەنجی شاری دڵفان، مەحکومکردنی چالاکێکی مەدەنی و ڕۆژنامەنووسێک بە زیندان، دوایین زانیاری لەسەر شەڕی نێوان حەماس و ئیسرائیل و راپۆرتی ڕێکخراوی جیهانی کار لەسەر لە ناوچوونی پیشەکان لە غەزە. درێژێ هەواڵەکان. بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆسانە لە کرماشان بەهانەی پێنجشەممە 30 سەرماوەزی 1402 هەتاوی خەڵکی گوندی چوونگوڕی سەربەناوچەی سەنجاوی لە پارێزگای کرماشان چالاکی ژینگەییان ئەنجامدا. لە درێژەی هەڵمەتی ژینگە پارێزانە لە شار و شارۆچکەکانی کوردستان، ئەمجارە لە ناوچەی سەنجاوی کرماشان ژینگە پارێزان و خەڵکی مەدەنی سەدان نەمام و دەنگی بەڕوویان لە داوێنی چیا و زۆزانی ناوچەکەدا چاند. ئەوەی کێشایانی باسکردنە بەشداری بەرینی کچان و قوتابیان لەو چالاکیەدا بووە. قوتابیان داوایان لە خەڵکی کوردستان کرد بایەخ بە سروشت و ژینگەی کوردستان بدەن و ڕێگەنەدەن دوژمنانی ژینگە جوانیە و نیشتیمانە لە ناو ببەن. سەپاندنی سزای زیندان بەسەر مامۆستایەکی ئاینی لە پیرانشار. لە ڕۆژانی ڕابردوودا مامۆستا ئیبراهیم سەلیمی، ئیمامی مزگەوتی چوارگیاری نەبی لە پیرانشار لەلایەن دادگای تایبەتی ڕۆحانیەتی ورمێ بە 3 ساڵ زیندان مەحکوم کرا. بە پێی زانیاریەکان مامۆستا ئیبراهیم سەلیمی لە ڕەوتی شۆڕشی ژینەدا پشتیوانی لە خەڵکی ناڕازی دەربڕی بوو و بەیاننامەی مامۆستایانی ئاینی دژ بە سەپاندنی سزای ئەعدام و زیندان بەسەر دەست بەسەرکراوانی واژۆ و لە ئاست کوشتنی ناڕازیان بە توندی ڕاخنەی لە دەوڵەت گرتبوو. دادگای ڕۆحانیەتی ورمێ و مامۆستای بە تۆمەتی تێکدانی بیرروڕای گشتی، هەوڵ بۆ تێکدانی ئاسایشی نەتەوەیی و پشتیوانی لە بزوتنەوەی ژنجیان ئازادی بە 3 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کردووە. بێسەر و شوێنبوونی دوو پەنابەری خەڵکی پاوە لە کەناڵی مانج. بە پێی راپۆرتەکان 6 ڕۆژ لەوەبەر بەلەمی کۆمەڵی پەنابەر لە کەناڵی مانج وەرگەڕا و بەهۆیەوە دوو پەنابەر گیانیان لە دەستا و دوو پەنابەری دیکە بە ناوەکانی نیما شاسواری و هیوا مستەفایی خەڵکی گوندی خانەقای سەر بە شاری پاوە بێسەر و شوێن بوون. بە پێی زانیاریەکان بەلەمێک بە 64 سەرنشینەوە لە کاناڵی مانش لە نێوان وڵاتانی فەڕەنسا و بریتانیا وەرگەڕا و پەنابەرێک نقمی ئاو بوو، پەنابەرێکی دیکە چووەکو ماو پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانە گیانی لەدەستا. هەروەها دوو پەنابەری خەڵکی پاوە بە ناوەکانی نیما شەخسەواری تەمەن 24 ساڵ و هیوا مستەفایی 27 ساڵ پاش 6 ڕۆژ هێشتا بێسەر و شوێن و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. بردومانی ناوچەی ئامێدی لەلایەن تورکیا. ڕۆژی چوارشەممە 29 سەرماوەزی 1402 تاوی فڕۆکەکانی ئەرتەشی تورکیا چیاکانی دەوروبەری ئامێدیان بە چڕی بردومان کرد و زیانێکی زۆریان بە گوندنشینان گەیاند. بە پێی زانیاریەکان وێڕای هێرشی ئاسمانی بۆ سەر ناوچەکانی پاراستنی میدیا تۆپخانەکانی تورکیاش گوندەکانی دەوروبەری ئامێدیان بە سەختی بردومان کردووە و لە گوندی گۆرەزێک زیانێکی زۆر بە ماڵ و باخی گوندنشینان گەیشتووە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی لە شوش. ڕۆژی چوارشەممە 29 سەرماوەز خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی لە شارەکانی شوش و هەفتەپەی خوزستان دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی خوازیاری چوونە سەرەوەی ئاسیاق دەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی، دابینکردنی بیمەی دەرمانی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. ناڕازیان دروشمەکانی دادپەروەریمان نەدیوە، چیتر دەنگتان پێنادەین، تەنیا لەسەر شەقام دەگەین بە خواستەکانمان و بڕوخێت کۆیلایەتی بژی ژیانی ئازادیان بەرز کردەوە. سەپاندنی سزای ئەعدام بەسەر 2000 گەنجی شاری دڵفان. پارێزگاری لۆڕستان ڕۆژی چوارشەممە 29 سەرماوەز ڕایگەیاند کە دەستگای قەزای ڕژیم حکمی ئەعدامی بەسەر 1000 تا 2000 لاوی ئەو شارە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەردە سەپاندووە.
ئەو نوێنەرەی ڕژیم لە وتەکانی ئاماژەی بە بێکاری و هەژاری لە پارێزگای لۆڕستان و بەتایبەت لە شارستانی دڵفان کرد و ڕاگەیاند کاتێک هیچ هەلێکی کار بۆ گەنجان بوونی نییە بۆ دابینکردنی پێداویستیەکانیان ڕوولاکاری ڕەش دەکەن و سەپاندنی سزای ئەعدام بەسەریاندا تەنیا کێشەی بنەماڵەکانیان دوێندە دەکات و ڕێگە چارە نییە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەو پارێزگایە. محکومکردنی چالاکێکی مەدەنی و ڕۆژنامەنووسێک بە زیندان. لە ڕۆژانی ڕابردوودا دەستگای قەزای ڕۆژیم سزای زیندانی بەسەر ڕۆژنامەنووسێک و چالاکێکی مەدەنی بە ناوەکانی سارا مەحسومی و محەممەد مەلەکیدا سەپاندووە. بەپێ راپۆرسەکان لە قی 26 جادگای انقلابی تاران سارا مەعسومی ڕۆژنامەوانی ڕۆژنامەی شەرقی بە بیانی بڵاوکردنی تویتێک سەبارەت بارمیتە گەراوند بە تۆمەتی بڵاوکردنی پرۆپاگەندا بە 6 مانگ زیندان و 2 ساڵ قەدەغەی ڕۆژنامەوانی محکوم کردووە. لەلایەکی دیکەوە جادگای انقلابی زەنجان محەممەد مەلەکی چالاکی مەدەنی خەڵکی ئەو شارێ بە تۆمەتەکانی ئیجماع و سەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی و هەوڵی تێکدانی ئەمنیەتی گشتی بە 10 ساڵ و 1 ڕۆژ زیندان محکوم کردووە. ناوبراو 27 خەرمانانی ئەم ساڵ و هاوکار لەگەڵ ساڵوەگەڕی شۆڕشی ژینا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکرا. ناڕوونی چارەنووسی شەریفە محەممەدی چالاکێکی کرێکاری خەڵکی ڕۆژ. چارەنووسی شەریفە محەممەدی چالاکی کرێکاری خەڵکی ڕۆژ کە لە ڕۆژی چواردەی سەرماوەزی ئەم ساڵەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکراوە وێ ڕایدانانی وەسیقە بۆ ئازادی بە ناڕوونی ماوەتەوە. شەریفە محەممەدی لە ماوەی 16 ڕۆژ بەندکرانیدا تەنیا پەیوەندیەکی کورتی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەیدا بووە و ئێستا لەلایەن لەقی چواری دادسەرای گشتی و انقلابی ڕەشتەوە لەگەڵ ئازادکردنی بە وەسیقە دژایەتی دەکرێت. جێگای ئاماژەیە کە هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم ڕێگەیان نەداوە هاوژینی ئەو چالاکە کرێکاریە چاوی پێ بکەوێت و شەریفەیان لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و دەرمانی پێویست بێبەش کردووە. خۆپیشاندانی خەڵکی بەلوچستانی پاکستان دژ بە دەوڵات. ڕۆژی چوارشەمە 29 سەرماوەز خەڵکی ناوچەی بەلوچستانی پاکستان لە 28مین ڕۆژی ڕێپێوانی ناڕەزایەتی خۆیان گەیاندە شاری ئیسلاماباد و لەگەڵ هێزەکانی پۆلیس تێکەڵچوون. بەپێ راپۆرسەکان ڕێپێوانی هەزاران نەفەری خەڵکی بەلوچ کە لە شاری تۆربەت لە ناوچەی مۆکران دەستی پێکردووە بە تێپەڕبوون لە ناوچەکانی جەهلاوان، ساراوان و کی و سولەیمان گەیشتووەتە ئیسلاماباد و هێزەکانی پۆلیس ڕێگەیان بە ناڕازیان گرتووە و ڕێگە نادەن لە بەردەم ناوەندە دەوڵەتیەکان خۆپیشاندان بکەن. نەڕازیانی بەلوچ بە ڕێبەرایەتی ژنێکی چالاک بە ناوی مێهرانگ خوازیاری کۆسای هێنان بە سیستەمی سەرکۆت بەندکران و کۆمەڵکوشکردنی خەڵکی بەلوچن و لە دەواازەی شاری ئیسلاماباد مانیان گرتووە. دوایین زانیاری لەسەر شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. ڕۆژی چوارشەمە 29 سەرماوەز شەڕ و پێکدادانی نێوان ئارتەشی ئیسرائیل و چەکدارانی حەماس لە جبالیا و خان یونس بەردەوام بوو و دانووسانەکان بۆ گەیشتن بە ڕێکەوتن لەسەر ئاگربەستی دوولایەنە بێیاکان بووە و لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا بە دەیان فەلەستینی گیانیان لەدەستاوە. ڕۆژی ڕابردوو مێدیەکانی ئیسرائیل ڕایان گەیاندکە ئوردوگای جەبالیایان بە تەواوی کۆنترۆڵ کردووە، بەڵام کاتژمێرێک دوای لێدوانی بەرپرسانی ئەرتەشی ئیسرائیل فڕۆکەکانی وڵاتە چەند ناوچەیان لە جەبالیا بە چڕی بورزمان کرد و 500 کەسیان دەست بەسەر کرد. هەروەها شارەکانی ڕەفەح و خان یونس لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە بە سەختی بورزمان کراوە و لە ئاکامی و هێرشانەدا بەلانی کەم 55 فەلەستینی کوژران و دەیان کەسی دیکەش بریندار بوون. بە وتەی بەرپرسانی بێهداشت و دەرمانی فەلەستین ڕێژەی قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل بۆ 20,000 کەس و ئاماری بریندارەکان بۆ 52,000 کەس هەڵکشاوە. لە نێو قوربانیاندا 8,000یان منداڵ و 6,000یان ژن بوون. لەسەر کاردەرکردنی کرێکارانی ناڕازی لە بەنگلادێش. بە پێی راپۆرتی دەستگای هەواڵنێری فەڕەنسا دەوڵەتی بەنگلادێش لە وەڵامی خۆپیشاندانی گەورەی کرێکارانی وڵاتە هەزاران کرێکاری لەسەر کار دەرکردووە. ماوەیەک لەوەبەر سەدان هەزار کرێکاری شاغڵ لە سەنعەتی جلوبەرگی بەنگلادێش دەست بە کەمی حەقدەست و خراپی دۆخی پیشەیی خۆپیشاندانیان کرد. لە تێکەڵچوونی نێوان کرێکارانی ناڕازی و هێزەکانی ئەرتەشدا 5 کرێکارگیانیان لەدەستا و بەدەیان کەسیش دەست بەسەر و بریندار کران. کرێکارانی بەنگلادێش دەڵێن بۆ هەر جلێکی مارکە کە لە وڵاتانی ئەوروپایی با $100 دەفرۆشرێت $1 وەرناگرین. خاوەنکار $140 حەقدەستی مانگانەمان پێدات لە حاڵێکدا وەڵامدەرەوەی ژیانمان نییە.
کرێکاران داوای هەڵدەستی 200 دۆلاریان کردووە بەڵام لەگەڵ سەرکوتی خوێناوی دەوڵات ڕوبەڕووبوونەوە ئێستاش هەزاران کرێکار لەسەر کار دەرکراون. با راپۆرتی ڕێکخراوی جیهانی کار لە ناوچوونی پیشەکان لە غەزا دوایین هەواڵ. ڕێکخراوی جیهانی کار کە سەر بە نەتەوە یەکگرتووەکانە ڕۆژی چوارشەممە 29 سەرماوەز لە راپۆرتێکدا ڕاگەیاند لە سەرەتای دەستپێکی شەڕی نێوان ئیسرائیل و حەماس تا بە ئەمڕۆ 66% پیشەکان لە کارتی غەزە لە ناوچوون کە دەکاتە 192,000 پیشە. بە پێی راپۆرتە پێش دەستپێکی شەڕ لە کۆی گشتی جەمیەتی 2,300,000 کەسی غەزا نیوەیان لە ژێرهێڵی هەژاریدا دەژیان و زۆرینەی کار بۆ گەنجان زۆر زەحمەت بوو. ئێستا کە زیاتر لە 70% ئەو ناوچە بە تەواوی لە ناوچووە کارکردن و دابینکردنی پێداویستیەکانی ژیان چەندێنە زەحمەت بۆ و گیانی هەزاران کەس لە مەترسی جددیدایە. پێش دەستپێکی شەڕ هەزاران کرێکار لە ئیسرائیلدا کاریان دەکرد کە زۆر یارمەتی دەربوون بۆ بنەماڵەکانیان بەڵام پاش 7 ئۆکتۆبر هەمویان لە ئیسرائیل دەرکراون و ئێستا لە دۆخێکی خراپدا دەژین. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا هەشاد و کامەران.